بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. واني يكمان لزانستي روان بيجي كوتمان أكري بسير زانستوا يكمان زانستي معاني بو أم بابتاني كلمودواين لو أنا كان دا كومالك لو بابتانن كلزانستي معانيا گرنگيان بي أدريت. یەکەم بابەت بریتە لە باسکردن لە خەبەر و ئینشا. بابزانین خەبەر چییە و ئینشا چییە. الجملة التامة المفيدة المركبة من المسند والمسند إليه إما أن تكون خبرية وإما أن تكون إنشائية. همو رستيكي طواو كمفيد بمعنى بقياني واتا بقياني پێک هاتبێ لە مسند و مسند إليه، يعني شتێک هەبێ درابێتە پاڵ کەسێک یا شتێکی تر. إما أن تكون خبرية وإما أن تكون إنشائية. يا أو رستية خبرية يا إنشائية، تشتێکی ترمان نییە لەو نێوانەیە، ڕستە يا خبرية يا إنشائية. فالجملة الخبرية هي التي يحتمل مضمونها الصدق والكذب. رستي خبري كام رستية؟ أو رستية كناوەڕۆکەکەی قبولي أو أكا راست بي يا درو بي، يعني قبولي راست درو أكا ما بس وني راست يجبي ودرو يجبي، راست يجنبي ودرو يجنبي، نا يا راست يا دروي. ويصح أن يقال لقائلها إنه صادق أو كاذب. أو رستي كخبرية دروستا لروي زمانواني وعرفي ناو خلقو قسە کردنەوە بەخاوەنەکەی بوترێ بەو کەسەی قسەکەی کردو بوترێ کەسێکی ڕاستگۆیە ئەگەر قسەکە ڕاست بوو و یا پێی بوترێ درۆزنە ئەگەر قسەکە درۆ بوو. نحو وەکو ئەم ڕستەیە خالد يكرم الضيف ويرعى حق الجاري. خالد ڕێزی دراوسێ ئەگرێ، عفو ڕێزی میوان ئەگرێ و ڕەچاوی مافی دراوسێ ئەکا. فقد يكون مضمون الجملة ناوەڕۆکی ڕستەکە مضمونی ڕستەکە كبريتيا لا وهو نسبة إكرام الضيف ورعاية الجاري إلى خالد. كبريتيا لا نسبة داني ريزقرتني ميوان ورچاو كردني ما في دراوسي بولاي خالد كأم نسبيتي لرستكاء موامان وتوا أم نسبيا مطابقة بواقع يا وكو يعني وكو واقع ولواقع شاء بابة آواية، فيكون الخبر صدقا والمخبر به صادقا. أو كات خبرك أبيت خبره راست وأو كسيش خبرك يا وأبيت كسيش راست جو أو غير مطابق له. ياوكو مضموني رستك ناوروكي رستك أو بيكاتو لو مسند إليه أو نسبتيتي يا بولاي خالد كرعاية كرني ما في دراوسي ورزقتني ميوانا غير مطابق له، مطابق نية بواقع. أي مطابق نبو يعني لو واقع وانبو خالد بوشي وينبو فيكون الخبر كذبا والمخبر به كاذبا. أو كات خبر كمان أبيت خبرك درو أو كسيش خبرك يا وأبيت كسيش دروزن. أما رستي خبري. والجملة الإنشائية هي التي لا يحتمل معناها الصدق والكذب. رستي إنشائي أو رستي كمعناكي واتاكي معنى صدق كذب ناقي، يعني راست درو ناقي يعني. ولا يصح أن يقال لقائلها إنه صادق أو كاذب. دروسنية بو كسيك قسكي كردو بلين راستك يا دروك ناتواني أوي بي بلين چونك قسك قسيك نية راست بي يا درو بي وكو چي كسيك ألي أدي واجبك خود أرككي خود جيبك ئیتر ناکرێ بڵێ ئەمە قسەیەکی ڕاست بوو یا قسەیەکی درۆ بوو. ئەو فەرمانی کردبەوەی کە تۆ واجبەکەی خۆت فەرمان ئەرکەکەی خۆت جێبەجێکەی. یا کەسێ ئەڵێ ما ئەجمەل الئیحسان، چاکەکردن چەند شتێکی جوانە. لە تەماشاکەی لە میسالی یەکەما لە نمونەی یەکەما ففي المثال الأول تطلب من المخاطب أن يؤدي واجبه، داوا لە گوێگرەکەت ئەکەی کە ئەرکەکەی خۆی جێبەجێ بکە. وفي المثال الثاني للنموني دوما تتعجب من جمال الإحسان، تعجب أكي سرد سر أميني لجواني شاكا. وليس الطلب والتعجب مما يحتمل صدقا ولا كذبا. تعجب يا طلب داخوازي اگر شتي داخوازي تيابو
یا تعجبکردن سەرسوورمان لە شتێک نییە بڵێ ڕاستەیە درۆیە کەسەکە سەری سوورماوە یعنی هەتا ئەگەر لە شتێکی خراپیش سەری سوور بمێنێ بڵێ ئەو شتە چەند خۆشە تۆ ناتوانانی پێی بڵێ وەڵاوە درۆیە وانە چونکە ئەو قسەکەی بۆ ئەوە نەکرد بڵێ ئەو شتە خۆشە تاتەوە بڵێ نەخێر وانە ئەو وتی من سرم سوڕ ئەمێنێ لە خۆشی ئەو شتە لەبەرەوە تعجبکردن سەرسوورمان شتێکە ئینسان بۆ خۆی ئەدای ئەکا هەندێک کەس لەم مەوزوعات ناگەن ئەڵێن یعنی چی کەسێک ئەڵێ ما ئەجمەلە لە ئیحسان چاکەکردن چەند شتێکی جوانە تۆ بڵێ وەڵا ئەم قسە ناکرێت پێی بڵی ڕاستە خۆ ئەو نەیوتووە چاکەکردن جوانە تا تۆ بڵێ ئەمە قسەیەکی ڕاستە ئەو ئەڵێ چەند جوانە بۆ خۆی ئەیڵێ مەبەستی تعجب سەرسوورمانە لە جوانی ئەو شتە بۆ ئەوەی نەکردوە تۆ هەڵسەنگاندنی بۆکەی لەبەرەوە قسەکەی شمولی ڕاست و درۆ ناکە نە ئەتوانی بڵێ ئەم ڕستەیە ڕاستە نە ئەتوانی بڵێ ئەم ڕستەیە درۆیە مەبەستەکە ئەوەیە کە لە ڕووی لوغەویەوە لە ڕووی عورفی قسەکردنەوە بە تعجب ناوێترێ ڕاست و درۆ و هەروەها بە تەلەب هەرچیەک تەلەب و داخوازی تیاابێ ناکرێ بڵێ ڕاستەیە درۆیە خودی ڕستەکە تحملی ڕاست و درۆ ناکە ئیتر ڕەبتی بەوە نییە باسی لە چیە و لە چی نییە ئەمە بابەتێک بوو کە سەبارەت بە خەبەر و ئینشا کە وەکو پێشەکیەک پێویستەکە ئینسان بیزانێ اینجا بچێتە ناو زانستی بەلاغەوە ئەغراض الخەبەر مەبەستەکانی خەبەر با بزانین کەسێک کە خەبەرێک ئەیاوێ ئێمە بۆچی خەبەرمان ئەیادێ مەبەستی چییە يلقى الخبر في الأصل لأحد غرضين طبعا أما أي كاب دو بشوا أغراضي خبر ما بستكاني خبر أبن بدو بشوا بشيكيان أصلين واتا خدي همو خبرك لو جوري لأصلا بشيكيان لاوكين واتا چي واتا لخبر لا يناوب ولاي اشتيتر يسا باسي أغراضي أصلية أكين أما نبيوتري أغراضي أصلية هنا أغراض فرعية كان من زورا ما بستي يكميان بريتية لإفادة المخاطب الحكم الذي تتضمنه الجملة ما بست أويته حكمك كلنا ورستكتاهية بيجيني بمخاطبك بوكسيك قسكت بوكردوا قسلق الكراوكا حكمێکی تایە ڕستەکە ئەتەوێ ئەو حکمەی پێبگەێنی ئەو نایزانێ تۆیش پێی ئەڵێ و معلومەی ئەیتێ وەکوچی الأرض تدور حول الشمس زەوی بەدەوری خۆرا ئەسوڕێتەوە تقول ذلك ئەم قسەیە بۆ کی ئەەکەی لمن لا يعرف ذلك بۆ کەسێکە ئیکەی کە ئەو قشتە نەزانێ ئەو ئاگای لەوە نییە ويسمى هذا الغرض فائدة الخبر ئەم جۆرە مەبەستە کە بریتە لە بەخشینی معلومە پێدانی معلومەیە کە کەسەکە نایزانێ باشتێکی سادەیش بێ بۆ نمونە ئەڵێ دەرگاکە داخراوە پەنجەرەکە کراوەتەوە گڵۆپەکە داگیرساوە هەموو ئەم شتانە کەسەکە نازانێت تۆ پێی ئەڵێ ئەو شتە ئاوایە ئەمە غەرەزی ئەسڵی مەبەستی ئەسڵی خەبەر ئەوەیە خەبەر لە ئەسڵا بۆ ئەوە کراوە بەرامبەر شتێ نازانێت تۆ خەبەری ئەیدێ ئەم جۆرە پێی ئەوترێ فائدة الخبر واتە خەبەرێکە بۆ فائدە ئەبێ الثاني جوري دوهم كأمش هر أصلية مبستي أصلية واتا هر بشك لو مبست أصلي كمخاطبك كقسكرك أي بقسكي بوك بريتيا لإفادة المخاطب العالم بالحكم أن المتكلم عالم به أيضا أما برامبرك أي قرر خبرك واليك شون أو كسي توقسكي بوكي كسيك ئاگاداری ئەو خەبەرەیە کە تۆ ئەیەیتێ پێشەوەی خەبەرەکەی بیتێ ئەو ئەیزانێ کاتێکە ئەو ئەیزانێ ئەم جارە تۆ بۆچی ئەو قسەی بۆ ئەەکەی مەبەستێکی ترت هەیە مەبەستەوە نیە معلومەی بیتێ وتمان چونکە معلومەکە خۆی ئەیزانێ بۆ نمونەکە قەولیکە لی سەدیقیکە کاتێککە تۆ قسە لەگەڵ هاوڕێکەت ئەەکەی پێی ئەڵێی نالەکە منە سەفەری نەسەبون شەدیدون ئەڵێ تۆ لەم سەفەرەتدا لەم سەفەرکردنەدا ماندووبوونێکی زۆرت توش بووە باشە خۆ ئەو سەفەری کردووە ینی ئەو خۆی ئەزانێت کە ماندوو بووە هیلاکە ئەی تۆ بۆچی پێی ئەڵێ وەڵا بەڕاستی لە سەفەرەکە تا ماندوو بووی مەبەست ئەوە نی خەبەری بیتێ و ئەو خۆی نەزانیوە تدله على أنك عالم مثله بهذا الأمر ئەتەوێ ئەوەی پێ بڵێ ناتەوێ خەبەری بیتێ و معلومەی بیتێ ئەتەوێ ئەوەی پێ بڵێ کە منیش ئەزانم تۆ ماندووی یعنی تۆ
معلومات ندایە بەڵکو شتێکی تری دیایە کە لەلایەن خۆتەوە باسی ئەوەت کرد وتت منیش ئەزانم بۆ ئەوە ئەو قسەیەت کرد کە بڵێ منیش ئەزانم کە تۆ ماندووی ويسمى هذا الغرض لازم الفائدة أما بەستە پێی ئەوترێ لازم الفائدة کەوابوو مەبەستی سەرەکی قسە دووشتە کە تۆ قسەیەکەکەی بۆ کەسێک یا ئەو شتە ئەزانێ یا نایزانێ ئەگەر شتەکە نازانێ ئەوە فائدة الخبر يعني چی يعني تۆ معلومەیەکی پێ نییە تۆ معلومەی ئەیتێ ئەوە پێوترێ فائدة الخبر بەشی دووهەمیان ئەو معلومەکە ئەزانێ کە ئەیزانێ تۆ ناتەوێت تۆ دیسان خەبەری بیتێ بەڵکو ئەتەوێ پێی بڵێ کە منیش ئەزانم کە تۆ ئەوەت کردووە یا ئەو شتە ڕوویاوە یعنی ئەو شتەی تۆ ئەیزانی منیش ئەیزانم ئەم جۆرە پێوتێ لازمی فائیدەکە یعنی تۆ فائیدەکەی پێ ناگەیەنی شتێکی پێگەیەنی کە لازمی فائیدەکەیەواتە لەگەڵ فائیدەکایە فائیدەی خەبەرەکە ئەو خۆی ئەیزانێ معلومەکەی لا ئاشکرایە تۆ لازمی فائیدەکە کە بریتیە لەوەی منیش ئەزانم کە تۆ ئاوا بووە ئەمە ئەم جۆرە پێ ئەوترێ هەر غەرەزی ئەسڵیە طبعا ئەمیش پێ ئەوترێ لازم الفائدة غير أننا نرى في الكلام جملا خبرية كثيرة لا يقصد بها إفادة المخاطب الحكم ولا أن المتكلم عالم به أيضا به ئەڵێ بەڵام ئێمە لە قسەکردنا لە قسەی عەرەبیە بە تایبەتی لە کوردی شار وایە بە هەمان شێوە زۆربەی یاساکانی ڕەوانبێژی عەرەبی بەسەر کوردی شار جێبەجێ من ئەبینین کۆمەڵی ڕستەی زۆری خەبەریمان هەیە کە کەسەکە کە قسەکە ئەکا نەمەبەستی ئیفادەی ئەوەیە ئیفادەی حکومەکە بگەێنێ بە مخاتەبەکە بە گوێگرەکەی و مەبەستیشی ئەوە نییە بڵێ منی قسەکەر ئەزانم بەوەی کە لە ناوەڕۆکی ئەو خەبەرە هەیە ئاگادارم وەکو تۆ مەبەستی هیچ کام لەو دوانە نیە نە فائدة الخبر و نە لازم الفائدة ئەی مەبەستی چییە وإنما يراد به أغراض أخرى بەڵکو مەبەست پێی کۆمەڵێ مەبەستی ترە فتكون قد خرجت عن معناها الأصلي ئەو کاتە لە معنا ئەسڵیەکەی خۆی ڕستەکە دەرچووە إلى تلك الأغراض بۆلای ئەو مەبەستانەی تر التي تفهم من قرائن الأحوال وسياق الكلام کە بە قەرینە بە هەندێک بەڵگە و شتی چواردەوری قسەکە و لە سیاقی قسەکە لە سیاقی ڕستەکە کە پێشتر باسی سیاق و قەرینەمان کردووە سیاقی قسەکە ئەزانی کە ئەم قسەیە نەبۆ فائدة الخبرە نەبۆ لازم الفائدەیە بۆ هیچ کام لەم دوانە نییە ئەی بۆ چییە بۆ شتی ترە جا کۆمەڵی شتمان بۆ باسەکە کە ئەغرازی سانەوین هەرچەنە خەڵک زۆر بەکاریان هێنێ بەڵام لە ئەغرە مەبەستە ئەسڵیەکان نین لادانی ڕستەی خەبەریە بۆ لای ئەم مەبەستانە طبعا جەدوەلێکمان هەیە لێرە لەسەر شاشەکە ئەغرازی خەبەر کە لە معنە ئەسڵیەکەی دەرەچێ ئەم 5 نمونەی بۆ ئێمە هێناوەتەوە ئیستیرحام و تەحەسوور و فەخر و ئیرشاد و مەدەح کە دیارە ئەگەر تەفسیلی بین لە کتێب مفەسەڵەکانە ئەگەنە نزیکەی 20 دانەیەک زیاتریش ئەڕوا وهذه الأغراض عفوا إليك أشهر هذه الأغراض ئێستا مەشهورترینی ئەو مەبەستانە ئێمە بۆ تۆ بەیان ئەەکەین یەکەم مەبەست بریتیە لە ئەلئیستیرحام ئیستیرحام یعنی هەمزە و سین و تا بۆ تەلەبە بۆ داخوازیە یعنی داواکردنی ڕەحم و بەزەی شاعر ئەڵێ ربي إني لا أستطيع اصطبارا فاعف عني يا من يقيل العثارا ئەڵێ ئەی خوایە من سەبر و تەحەمولم نەماوە نەئەتوانم سەبر کەم عەفوم کە ئەی ئەو کەسەی کە كسي خليسكا وهل أسيانيتوا عثر يعني كوت يقيل قال يقول من هي وقال يقيل من هي بمعنى هل أسيانيتوا نيال استقالة يعني كسيك كوت إسراحة أو يقيل العثارة يعني كسيك كوتو هل أسيانيتوا فليس الغرض هنا إفادة الحكم ولا لازم الفائدة شاعر كاتيك الإخوة من صبر من معه نەمە بەستی ئەوەیە شتێ بگەێنێ بەخوا کە خوا نەیزانیوە کە ئەوە شتی وا مەحاڵە خوا هەموو شتێک ئەزانێ و مەبەستی لازم الفائدەکەیش نییە بڵێ خوایە من ئەزانم کە تۆ ئەزانی سەبرم نەماوە ئەوەش نییە ئەی مەبەستی چییە لأن الله تعالى عالم بهما چونکە خوای گەورە هەم بە ئیفادەی حکمەکە و بە لازم الفائدەکەیش ئەزانێ ولكن المراد طلب الرحمة بەڵام شاعر کاتی ئەڵێ خوایە ئیتر سەبرم نەماوە ئەیەوێ داوای ڕەحمەتکە ئەیەوێ خوا بەزەی پیایە بێتەوە
کەوابوو ڕستە خەبەریەکەمان کەوتی خوایە من ناتوانم سەبر بگرم، ڕستە خەبەریەکەمان لای یابوو لە خەبەرەوە بۆ لای ئیستیرحام. دووهەم بریتە لە تەحەسر، حەسرەت هەڵکێشان، وەکو کوردی خۆمانەڵێن ئاخ هەڵکێشان بۆ شتێک کە لە دەست دەرچووە، عەلا شەیئین مەحبوب، لەسەر شتێک کە خۆشەویستە بەلامانەوە بەدەستمانەوە نەماوە. بۆ نمونە کە تەحەسوری عەلا فەقدی الشەبابی، وەکو حەسرەت هەڵکێشان ئاخ هەڵکێشان بۆ لە دەستدانی گەنجی. لە قەولی شاعرە ئەڵێ ذهب الشباب فما له من عودة وأتى المشيب فأين منه المهرب. ئەڵێ گەنجێتی ڕۆشت، تازە گەڕانەوەی نییە، پیری هات و منی تر بەرەوکوێ ڕاکەم. ذهب الشباب فما له من عودة، ئەڵێ گەنجی ڕۆشت و تازە ناگەڕێتەوە، مەبەستیەوە نییە خەبەرێک بات بە تۆ کە تۆ نەتزانیوە گەنجی ڕۆشتووە، بینی پیر بووە مەسەلەن ئەو شتانە. مەبەستیشی ئەوە نییە کە من ئەزانم تۆ ئەزانی گەنجی من ڕۆشتووە، نەوەڵڵا، مەبەستی ئەوەیە کە ئاخ هەڵ ئەکێشێ، حەسرەت هەڵ ئەکێشێ بۆ لە دەستدانی گەنجیەکەی. یەکێتر لە مەبەستەکان بریتە لە فەخر. فەخر واتە شانازیکردن، کە وەکو قەولی عەمری کوڕی کولسومی شاعر ئەڵێ ئیذا بەلەغ الفیطام لەنا صەبیٌ تەخر له الجەبابر ساجدین. ئەڵێ ئەگەر مناڵی شیرەخۆری ئێمە گەشتە ئەوەی لە شیر بیبڕینەوە، ئەوەی ئیتر زۆردار و زاڵم و دەسەڵاتدارەکان هەموو ئەچن بە سوجدا ئابووی. ئەمە خۆ نایوە خەبەرێکمان باتێکە مناڵەکانیان بەو شێوەن، نایشێوە بە ئێمە بڵێ من ئەزانم کە مناڵەکان من بەو شێوە. ئێوە بڵێ چی؟ ئەوێ شانازی بکە بە خۆیانەوە، بە خۆی و تایفە و عەشرەتەکەیەوە کە کەسانی ئازا و بەغیرەتن و خەڵک لێیان ئەترسێ. ئەمە فەخر. چوارەم ئەلئیرشاد وەالنوسح، ئامۆژگاریکردن و نەسیحەتکردنی بەرامبەر، ڕێنمونیکردنی بەرامبەر. وأكثر الأخبار الحكمية ما يكون لهذا الغرض. زۆربەی ئەو ڕستە خەبەریانەی کە حکمەتیان تایە، پند و حکمەتن، پەندی پێشینان و ئەوشتانە کە ڕستەی خەبەرین، بۆ ئەمە بەستن زۆربەی جار بۆ ئامۆژگارین. وەکو قەولی بەشار ئەڵێتی إذا كنت في كل الأمور معاتبا صديقك لم تلق الذي لا تعاتبه. ئەڵێ تۆ ئەگەر بۆ هەموو شتێک، بەعزی ئینسان هەیە زۆر ئیزعاجە، یعنی لەسەر هەموو ورد و درشتێک لۆمەی بەرامبەر ئەکا. ئەڵێ تۆ ئەگەر لەسەر هەموو شتێکی بەرامبەرەکەت ڕەفیقەکەت لۆمەی بکەی، ئەوە بە حەیاتت ڕەفیقێکت دەست ناکەوێت کە تۆ لۆمەی نەکەی و بەدڵت بێت. هەمیشە ئەو کەسەی ئەبێتە ڕەفیقی تۆ لۆمەی ئەکەی، چونکە خەتاکە لە تۆ هەیە، ئەو ناوێرە بجوڵێت تۆ لۆمەی ئەەکەی. ئەمە مەبەستی ئەوە نییە بڵێت تۆ مەسەلەن ئاوای، ئەگەر تۆ ئاوا بکەیت و ئاوا بێ، بەڵکو تەنها مەسەلەکە ئەوەیە ئەوێ ئامۆژگاریمان بکە کە زۆر لەسەر شت نەچین، زۆر شت ورد نەکەینەوە لەگەڵ ڕەفیقەکانمانە. پێنجەم مەدەح. طبعا مەدەح جیاوازە لەگەڵ ئەوەی کە باسمان کرد لەسەرەوە کە بریتە لە فەخر. فەخر دیارە خۆت بۆ خۆڵکێشان ئەبێ، پێوتری خۆڵکێشان. مەدەح عادەتەن بۆ بەرامبەر ئەبێ، مەدحی بەرامبەر ئەەکەی، بەرامبەر هەڵەکێشی، یعنی پیایە هەڵەی. وەکو قەولی نابغە لە مەدحی نوعمانی کوڕی منزرە ئەڵێتی فإنك شمس والملوك كواكب إذا طلعت لم يبدو منهن كوكب. ئەڵێ تۆ خۆری، پاشاکان ئەستێرن، ئەگەر خۆر دەرکەوێ یەک ئەستێرە دەرناکەوێ. ئەمە مەدحی نوعمانی کوڕی منزر ئەکا کە پاشا بووە بەوەی کە وەکو خۆر وایە و پاشاکانی تر بچووکن لە چاو ئەوە وەکو ئەستێرەوان و تەنها بۆ پیا هەڵدانە، ئەگینە لە واقعی شاوانیە. وقد تجيء الأخبار لغير ما ذكر من الأغراض. خبركان زۆر جاریان بۆ غیری ئەو پێنج مەبەستەی کە ئێمە باسمان کرد. بۆ نمونە خبرمان هەیە بۆ ئیظهاری ضعف، بۆ ئەوەی کە دەری بڕێکە مثلا ضعیف و لاواز بووە. والحث على السعي والجد. خبرمان هەیە بۆ هاندانە، بۆی بەرامبەرەکە هانبەی کە کۆشش بکە، جدیات بکە. وإظهار الفرح. خبرمان هەیە لا ئەدا بۆ لای دەرخستنی دڵخۆشی. والتوبيخ. خبرمان هەیە لایەوە سەرزەنشت. ئەی بەچیە ئەمانە بزانین ئێمە؟ لە کتێبەت مفەسەڵەکانە هەموو نمونەی بۆ هێنراوەتەوە طبعا. والمرجع في معرفة ذلك. ئەوەی کە ئەمەی پێ ئەزانین بریتە لە چی، بۆچی ئەگەڕێنەوە بۆ عقل، واروها بۆ زەوقی سەلیم، یعنی بەهۆی سەلامەتی زەوق و سەلیقەی ئینسانەوە ئەزانێ ئەو قسەیە بۆ چ مەبەستێکە. ئەمە کورتەی
ئەم بابەتەیە بوو پێش بۆ ئەوەی دەرسەکان درێژ نەبنەوە تا ئێرە بەس بێ. وصلى الله وسلم على محمد وآله وصحبه أجمعين.